ئەچینە سەر تەوەرێکی تر لەو تەوەرانە قوتابیانی عزیز ئەبێ نیەتیان پاکەنەوە ئەوەی کە دەیخوێنن بۆ ئەوە نەبێ چەند فلیسێکی عانەیەکی دنیای دەستکەوێتەوە. ئەمە سەرکەوتوت ناکە قوتابی عزیز، ئەبێ نیەتت ئەوە بێ ئەم خوێندنە من دۆ دەیخوێنم چونکە بۆ ئەوەی خزمەتی خۆم و کەس و کارم و خەوم و ئەحباب و خۆشەویست بکەم، بەو نیەتە پاکە. خزمەتی دنیا و خزمەتی پاشە ڕۆژش هەردووی تیا بێ، هەر دنیا نەبێ. ئەبێ ئەوە بزانی چونکە وتویانە هەر کەسێک جەهلی خۆی بیانی، هەر کەسێ نەزانی خۆی نەزانێ و پێشی خۆیشی نەزانێ هەر وەکێکە ناتوانێ هیچ لە پاڵیدا فێر بێ. ئەبێ ئینسان ئەمە بزانێ هەوڵدان و فێربوون ئەبێ و قوتابی هەوڵ بدا، فێر بێ، بخوێنێ، حەقی لە هیچ نەبێ. ئەم پۆلی جاری ئەعدادیە ئەڵێ کورە مستەقبەلی چیتیان نییە، کورە کێ خاوەن بەیانیە، کێ خاوەن دەقەیەکی ترە لەسەر تۆ ئەمڕۆ پێویستە بخوێنی ئەوە لەسەرە. ئیتر فرە تەڵەبیاتش مەکە لەسەر باوکو و دایکت، فرە ئەرکیان قورس مەکە، بە گوێرەی توانای ئەوان بە گوێرەی توانای خۆت ئیدارە بکە، خوێندنەکە تەواو بکە، خوا دەرود لێ ئەکاتەوە، نیەتت پاکە خوا دەرود لێ ئەکاتەوە. و ئەبێ بزانی زۆر هەوڵ بدەی، هەوڵدانش ئەوەیە وتویانە ئیمامی شافعیە فەرمی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەفەرمێ بەمانە فێر دەبیت. ڕێزگرتن یەکەمیان زیرەکی، هەوڵ دەی زیرەک بی، فێری علمی چاک و باش دەبی. گەرم و گوڕی، ئەو قوتابیە بێ گەرم و گوڕ بێ لەسەر خوێندن، هەوڵدان سێهەمیان. و چوارەمیان چاودێری ژیان، و پێنجەمیان هاوڕێتی مامۆستای چاک و ڕەفیقی چاک، و شەشەمیان زۆرمانەوە لەسەر خوێندن. ئیمامی شافعی دەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ بەم شەشە ئەتوانێ بە جوانی چی بکە؟ خۆی پێشخا. ئەمجا فەرموویانە من فاتە التعلیم وەقته، ئیمامی شافعی فەرمێ هەر کەسێ لە کاتی گەنجیدا هەرچی لە کاتی گەنجیدا ئەگەر هاتوو ئەم ئینسانە علم و زانستی جوان فێر نەبوو فەکەبیڕوا عەلەیهی ئەربەع، ئەفەرمێ ئەو کاتە نوێژی جەنازەی لەسەر بکە. واتە هەر گەنجێک لە گەنجێتی نەیتوانی فێر زانست و زانیاری بی، تەمەنی گەورە بوو زۆرجار ناتوانێ وەکەوە، ئەفەرمێ ئەو کاتە ڕۆیشت ئیتر مەحاڵە فێرش بێ وەکە ئەو کاتە فێر نابێ. خاڵێکی ترەوەیە لەو خاڵانەی کە ئینسانی ئیماندار و ئینسانی بڕوادار چاودێریکردنی منداڵان قوتابیان. ئەو قوتابی عەزیزەکان ئەتوانین ئێمە بە جوانی بە چاکی چاودێریان کەین. خاڵێکی تر لەوانە دوورکردنەوە لەو شتانەی کە خراپن. باوکانی عەزیز، دایکانی بەڕێز، وەسیەتێک لە منە وەرگرن، ئەو باوکە عەزیزانە ئەو دایکە بەڕێزانە هەموو شتێ مەکڕە بۆ مناڵەکەت. ماتۆڕی بۆ کڕیوە، پاسکیلی بۆ کڕیوە، مۆبایلی چاکی بۆ کڕیوە، خەتی ئەنتەرنێتی لە ماڵە داناوە، ئیتر چی بۆی کڕیوە ئەڵێ کوڕەکەمش ناخوێنێ، کچەکەمش ناخوێن. چۆن دەخوێنێ؟ هەر کاتەکەی دابەش کا بەشی ئەوانە کە بەشی خوێندن ناکە. هێمە زۆر جار خۆمان ئەبینە مای ئەوەی کە مناڵەکانمان نەخوێنێ. کەی پێویستەکە کە مناڵی من و تۆ هەتا بەیانی لەسەر ئینتەرنێت بێ، چۆنە بێ، شتی وا چۆنە بێ، کەیە خوێنێمە، ئەی کەیە خەوێ؟ چونکە ئەبێ وریابین هەموو شتێک نەگڕین بۆ مناڵ، با دوور بن لەو شتانەی کە زەرەر دەدەن لە خوێندن، بە تایبەتی مۆبایل، ئەنتەرنێت، ئەو خەتانە ئەو شتانە. خاڵێکی تر ڕێزگرتن قوتابیانی عەزیز، ڕێزگرتن لە مامۆستا ئەرکێکی زۆر گەورەیە، چونکە ئەو مامۆستایی کە فێر دەکا وەڵڵاهی ڕێز لە مامۆستا بگری، ڕێز لە دایک و باوک دەگری. وەڵڵاهی ڕێز نەگرتن لە مامۆستا ڕێز نەگرتنە لە دایک و باوکت. باوکانی عەزیز، دایکانی بەڕێز، منداڵەکە تاتەوە، ڕۆڵەکە تاتەوە لە ماڵ قسەیەکی کرد، خۆت مەوەسە و بچتە گیانی مامۆستا. مناڵەکان و عەشرەتەکەت کۆ مەکەرە و بشتە گیانی مامۆستا. ئیسە پرشەق یەکەم دوو لە ڕوو جەنابتان.
ئەمە کەیشی دوو لە ڕوو جەنابتان پیاوەتیە لە باتی ئەوە بڕۆی بڵێ مامۆستا کوڕەکەی من داد لێی دەست خۆش بێ بەس حەزەکەم بزان چییە بۆی منش تربیەتی بدەم لە ماڵەوە نەک لە ترسی تۆ نەوێرێ بە مناڵەکەت بڵێ چاوی گلە ئەو هەموو ڕۆژێ دێت لەبان ڕەحلەکە دانیشە و هیچ ناخوێنێ ناکرێ خۆمش پێی بڵێ هەنەڵە هیچی پێ نەڵێ بڵێ کوڕم بۆ ناخوێنی ئێستا وای لێ هاتووە مامۆستای عەزیز ناوێرێ هیچ بڵێ هیچ ناتوانێ بڵێ لەگەڵ خوتابیە هیچ کە هیچی نەکرد ترسی نەبوو ناخوێنێ ئەم تەلەبە بۆیە بێ وریابین ئێمە هاندەرێکی چاک بین بۆ منداڵەکانمان هاندەری خراپ نەبین خوا پەنامان بدا